بەزەیم پێ هاتەوتم ئەگەر کۆتریش بێ بە هەر لەسەر ڕێگەکە لای بم نەوەک ڕۆحی تیاما بێ و هەر سارێکیش بێ بیشێلە ینی بەڕاستی ناخۆش بوو. بێگومان ئەم کوونە بۆ شیرۆکێکی تایبەتی هەیە لە لای من لە ڕۆژی 24 شەشە کاتێک لە ڤیدۆگرتنی ئەگەڕامەوە و کاتی زۆر درەنگ بوو تاریکی کرد بوو لە کاتی هاتنە خوارەوەم لە ڕێگەی مایۆرکاستی شتێک هاتە بەردەمم و لێممە منیش کە لە ئاوێنەکۆ تەماشام کرد باڵندەیە بوو کەوتبوو کلکی بە ئاسمانەوە بوو ئەوەڵ جارەوەم زانی کۆترە بەڵام بەزەیم پێ هاتەوتم ئەگەر کۆتریش بێ بە هەر لەسەر ڕێگەکە لای بم نەوەک ڕۆحی تیاما بێ و هەر سارێکیش بێ بیشێلە ینی بەڕاستی ناخۆش بوو. کاتێککە دابەزیم لە سارەکە و دەستمایە سێرم کرد ئەم کوونە پەپۆیە تێر هەرچەندم کرد نەمتوانی ینی بەجێم هێش بەڵام دوای با بڵێن 500 مەترێک گەڕامەوە دۆزیمەوە هێنام بۆ بەیانەکەی بردم بۆ برادرانی فیتەرنەری تەماشایان کرد و ئەشعەیشیان کرد وتیان کاکدانە ئەگەر لە مەچەکەوە شکابێەوە هیچ ئەمەلێکی نییە بۆ باڵی کە چاک بێتەوە بەڵام ئەگەر لە ناوەڕاستە ئێسقانەکەی شکابێ بەگەچ و بە بابەتی شتی تایبەت چاکەکرێتەوە. کاتێککە ئەشیعەکەیان گرت وەکو ئەیبینن دەرکەوت کە ئێسکی لە ناوەڕاستە شکاوە ناونیشانی دکتۆریی بەناوبانگیان پێڕاگەیانم کە ویش دکتۆر بەهجەتە سڵاو ڕێزم هەیە بۆی دکتۆر بەهجەت کە تەلەفۆنم بۆ کرد بە خۆشحاڵێوتی بۆم بێنە کە کاتێ بۆم بر تەماشای شیعەکە و ئەمانی کرد وتی ئەمەلی چاکبوونەوەی لە سا 85 و 90 ئەویش ئەبێ پلاتینی بۆ دابنین گەڕین لە بازار هەتاکو و پلاتینێکی تایبەتمان دۆزیەوە بۆ ئێسکی باڵەکەی ئەوە بوو لە دوای نەشتەرگێریەکی نزیکەی 20 بۆ 25 خولەک دوایەوەی کە بێهۆشی کرد توانی ئەو پلاتینەی بۆ دابنێت ئەتر ماوەی 15 بۆ 18 ڕۆژ لەلای خۆم مایەوە سەرەتا نەمەزانی کە زیاتر زیندەوەر و ئەمان ناخوا گۆشتم بۆ پیا کرد بوو نەیە خوارد جگەری مریشکم بۆ پیا کرد بوو بە پارچەی بچوو بچووکەم مایە نەیە خوارد ئەی هێنایەوە هەتاکو چوون بۆ دوکانێک وتی هەوڵ بە ئەم کرمەی بەرێ کرمێکی فرێش هەیە کرمێکی نەرمە لە ناو زەرفێکی ئەلمنیۆمایە خۆشبەختانە حەزی لێی بوو خواردی ئیتر لە ماوەی ئەم 18 ڕۆژە من زیاتر هەر ئەو کرمی فرێشەمایە و جار بە جاریش بەدەستم بە شێوازێکی تایبەت ئاومەیە بەڵام بە ڕادەیەکی کەم دوای 14 بۆ 18 ڕۆژەکە بردمەوە وەلای دکتۆر بەهجەت لە ڕێی کارمەندەکانیەوە پلاتینەکەیان دەرکرد خۆشبەختانە باڵی باش بوو و چاک بووەوە بەڵام وتی با تقریبا 2 هەفتەیشکە لەلات بمێنێ ئەم فیتامین و ئەم بابەتانی بەرێ بۆ ئەوەی باڵی بەقەوت بێ و بێتەوە سەرخۆی ئتر لەبەر ئەم گەرمایش بەڕاستی ماوەیەکی زۆریش لای خۆم هێشتمەوە و ئێستا کە دوای ئەوەی لە ماڵەوە چەند جار بۆ فرین و شت تاقیم کردەوە و تەمرینم پێ کرد بۆ باڵەکانی ئێستا خۆشبەختانە لە دوای مانگ و نیوێک لەوەی کە تەواو ئاگامان لێی بوو تەواو خزمەتمان کرد ئێستا بڕیاریەوەمان ناکە ئێمە لە ناو ژینگەی خۆیە بەڕڵایکەین ئێمە لێرە بەڕڵای ئەەکەین ئێتر خۆی و ژیانێکی نوێ دەست پێ بکە هاوڕیان لە کۆتاییە وتەیەکم هەیە ئەویش هیوادارم ئەگەر لەلایەن بەڕێستانەوە هەرچ کاتێک بە ڕووداویشی نەخوازرا و بە بێویستی خۆتان جاندارێکتان زامار کرد یان باڵندەیەکتان زامار کرد هەروە بەجێ نێڵن بۆ مەسیری خۆی کاتر بمرێ یان نەمرەیە بە شێوازێک بمێنێتەوە کە هەموو کاتەکانی ئازار بێ زۆر ئاسایی ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانیە چەندین دکتۆری باش و ڤێتەنەریمان هەیە دەتوانی بیبیت چارەسەری بۆ وەرگریت لەگەڵ یابی هەتاکو و چارەسەرە بێ دواتر دەتوانی بەڕڵایکە لە ناو ژینگە ئەو کاتە تۆ ناخەدا سوودا بێ و لەلایەن خوای گەورەش پاداشتێکی گەورەت بۆ ئەنووسرێ من لە کۆتاییە زۆر سپاسان دەکەم